لە کاتێکدا جیهان ترسی لە بەکارهێنانی چەکی ئەتۆمی هەیە لەلایەن ڤلادیمیر پۆتینەوە، بەڵام نووسەرێکی دیاری ئەمریکی دەڵێت قەیسەر خەریکی ئامادەکردنی بۆمبێکی دیکەیە و بەنیازیشە لە جەژنەکانی سەری ساڵدا بیتەقێنێتەوە. تۆماس فریدمان لە نوێترین گوتاریدا لە ڕۆژنامەی نیویۆرک تایمز دەڵێت سەرۆکی رووسیا بە بەرچاوی جیهانەوە ئامادەکاری دەکات بۆەوەی ئەوروپیەکان لە ڕووی وزەوە ئفلیج بکات، لە مەژدا ڕۆژاوا بێئاگایانە و بەبێ مەبەست هاوکاری دەکات. هەر بۆیە پۆتین دەتوانێت ئەم زستانە زۆر بە ئاسانی بۆمبەکە بدەقێنێتەوە. ئەگەر پۆتین بڕیارە قورسەکە بدات کە هاوشێوەی تەقانەوەی بۆمبێکە، ئەوە نرخی ئەو بنزین و غازە دەفرێت کە ئەوروپیەکان بۆ خۆگەرمکردنەوە بەکاری دەهێنن. فریدمان پێی وایە لە جەژنی کریسمسدا ئەمە ڕوو دەدات. پلانەکەی پۆتین ڕوونە. ئەو هیوادارە فڕینی نرخی وزە لێکەوتەی سیاسی هەبێت و بەهۆیەوە دەست بەخاتانەیە و هاوپەیمانێتی ڕۆژئاوایەکانەوە کە پشتگیری لە ئۆکراین دەکەن. لەو ساتە وەختشدا زۆرێک لە وڵاتان لە نێویاندا ئەمریکا بە دوای دەرچەیەکدا دەگەڕێن بۆ دەرچوون لەو قەیرانە. ئەمە شپاڵیان پێوە دەنێت بە زووترین کات لەگەڵ مۆسکۆ بگەنە ڕێکەوتن. تۆماس فریدمان دەڵێت ڕووسیا جگە لەو جەنگە زەمینیەی لە ئۆکراین دەستی پێکردووە، خەریکی جەنگێکی دیکەشە لە بواری وزەدا. لە مەژدا ئامانجی ئەوەیە ئێرادەی ئۆکراین و هاوپەیمانەکانی تێک بشکێنێت. پۆتین هەڵدەدا تۆڕەکانی کارەبای ئۆکراین ئفلیج بکات و توانای بەرەمهێنانی کارەبایان نەمێنێت. بەماش وڵاتەکان نوقمی زستانێکی سارد و سەخت و دوور و درێژ دەکات. لە پاڵەمەشدا دەوێت نرخی وزە لە سەرجەم ئەو وڵاتانەدا بەرز بکاتەوە کە هاوسۆز و هاوپەیمانی ئۆکراینن. بەلای نووسەرە ئەمریکیەکەوە پلانەکەی پۆتین بۆ ڕۆژاوا زۆر مەترسیدارە، چونکە تاوەکو ئێستا نە ئەمریکا و نە وڵاتانی دیکەی ڕۆژئاوا استراتیژێکی ڕوونیان نییە بۆ ئەوەی کاریگەریەکانی تەقانەوەی بۆمبەکەی رووسیا کەم بکەنەوە. کەواتە بۆمبەکەی پۆتین چییە؟ دیارەکەی سەرۆکی رووسیا چییە کە لە کریسمسدا پێشکەشی ئۆکراین و هاوپەیمانەکانی دەکات؟ بە کورتی دیارەکەی کریسمس بریتە لە بڕینی نەوت و غاز لەو وڵاتانەی پشتگیری ئۆکراین دەکەن. بڕینەکە بۆ ماوەی 30 تاوەکو 60 ڕۆژ دەبێت. پوتین لە کۆتاییەکانی مانگی 12 ئەم ساڵ و بە دیاریکراوی لە نزیک جەژنەکانی سەری ساڵدا بڕیارەکە دەدات و پریشکی تەقینەوەکە ئەوروپا سڕ دەکات.